بەناوی خوای بەخشەندە و میهرەبان بینەرانی هێژا سڵاو و ڕێزی من پێشکەشی ئەوەی بەڕێز و محتەرەم ئەوە بۆ هەڵقەیەکی تر لە ڕێوڕەسمی شارستانی گەیشتینەوە خزمەتتان ئەمجار لەسەر پوڵ و ئەحترام بە پارە لە خزمەتتانە حزور پێیاکەین تکایە هاوڕێمان بن. بەشەر لە مێژە بۆ معامڵەکردن تووشی گرفت و کێشە بوو، پارە نەبوو، هەر کەسێک شتێکی ئەکڕی ئەبوایە شتێکی تری بەهاوردایە و بەجێی پارە معاوزەی بکردایە و بیدایە و لە باتی ئەوە ئەو شتەی گەرەک و بیکڕایە. زۆر کات ئەو شتە لە ماڵ ئەمان هێنا بۆ لای ئەو کەسە شتەکەی لێ بکڕین، ئەو کەسە ئەو شتی ئێمەیە پێویستنە و ئەبوایە ئێمە چەند جار جێبەجێمان بکردایە و تەکی چەند کەسی ترا بمان گۆڕایەتەوە هەر جار خەسارێکمان بکردایە تا ئاخر ئەو شتەکە فرۆشیاری ئەوەڵ داوای کردو بۆمان بوردایە تا شتەکەی خۆی پێ بفرۆشتایە. بەشەر ساڵەهای ساڵ باری جێبەجێ کرد و کاری سەختی کرد تا ڕۆژێک پارەی دروست کرد و بە وەسیلەی پارە هەموو مامەڵەیەکی دەستبەجێ لە یەکەم خانەوە کرد و ئەو ئاڵوگۆڕە و خەسارەتی هەر جارەی لە ملی خۆی کردەوە. کە پارە دروست بوو ژیان ئاسان بوو، ئیتر پێویست نەوە بۆ کڕینی گۆشت لنگەیە برنج بە کۆڵبۆی بۆ لای قەساو، پارە لە باخەڵاو لای قەساو، لای سەوزی فرۆش، لای پارچە فرۆش، هەر بە پارە فرۆشتن و سندن و جێبەجێ ئەکرد. پوڵ ژیانی سوک و ئاسان کرد و لەو لای چۆچوون پوڵی توانی ببێتە گۆشت، ببێتە خۆراک، ببێتە گەرما، ببێتە فێنکی، ببێتە میهرەبانی و دڵنەوایی و دڵۆڤانی، ببێتە حەمایەت و پشتگیری و یارمەتی. لە خۆوە پوڵ بوو بە خۆشەویستێک کە لە پێناویە زۆر کەسێک گیانی بەختە کرد و بە دوای پوڵە زۆر سەختی لەسەر خۆی هەموارە کرد. بە پوڵ لە زوانی دەروونناسیە یەژن تەقوێت کنەندەی تەعمیم یافتە، یعنی شتێکە بیدەی بە هەر کەسێک احتماڵی هەست ڕەفتارەکانی زیاد بکات بە بۆنەی ئەو شتەوە و چون ئەتوانێت هەموو تەقوێت کنەندەکانی تر وەکو خۆراک، وەکو گەرما، وەکو فێنکی، وەکو سێبەر، وەکو ڕۆشت، وەکو دەرمان تەولید بکە، ئەتوانێت جێگری هەمووی ئەوانە بێت. چونکە کەسێکە تینووی بێت تەنیا ئاو لەزەت بەخشە بووی، کەسێکە برسی بێت تەنیا خۆراک لەزەت بەخشە بووی، بەڵام هەم بۆ تین و هەم بۆ برسی پوڵ ئەتوانێت ببێتە ئاو و ببێتە خۆراک. بۆیە پوڵ بۆ هەموو کەسێک خۆشەویستە. بەڵام پوڵ وەسیلەیەکە مناڵ نایناسێت، نازانێت پارە چەندە، ژمارە نازانێت و ئەبێ هەر لە مناڵیوە تەکی پوڵە ئاشنای بکەین. ئاشناییەکە ئەبێ محوەرەکەی ئەمە بێت پوڵ بۆ تۆیە، نەک تۆ بۆ پوڵ. پوڵ بەڕێزە بەڵام نە لە خۆت زیاتر. خۆت بچووک مەکەرەوە بۆ پوڵ. پوڵ قەرارە لە خزمەتی تۆوێت کە تۆ بچووک نەویتەوە و لە بەشی عزەتی نەفسا کە باسمان کرد هەر کاتێک ئینسان وا بزانێ پوڵ لە خۆی بە بایخترە خۆی بچووک کردەسەوە و عزەتی خۆی شکاندێ. بە هەر حاڵ پوڵ ئەبزارێکە ئەکرێت دژمنیی پێ بکەی، ئەکرێت خراوکاریی پێ بکەی، ئەکرێت شەڕەنگێزیی پێ بکەی، هەروە ئەکرێ عیلاج، دڵنەوایی و میهرەبانی و دەرمانیی پێ بکەیت. پوڵ ئەبێ بێتە وەسیلەیەک کە مناڵ ئەگەر تەکیا تەعاملی کرد وەسیلەی ڕشتی وێت. ئەوەڵین شەرتی پوڵ ئەوەسە حەڵاڵ وێت، دەستڕەنجی خۆتوێت، ئرسوێت، شتێکوێت مافی تۆوێت. پوڵی خەڵکی تر نابێ لە باخەڵی تۆوێت بەبێ ئەوە حەقی بەرخۆرداری لەو پوڵە بێت. ئەبێ مناڵ فێر بکرێت پوڵی حەڵاڵ لە ڕێگەی دەستمزدۆ بەکاربێرێت، ینی هەوڵێک بدات خزمەتێک بکات، تەولیدێک بکات، لە باتی خزمەت و تەولیدا پارەیەک و دەست بێرێک کە پێیەژین دەستمزد، یا ئرسوێت لە باوک و باو باپیری گەیشتوێ پێی. پوڵ ئەتوانێ هەدیەوێت نەک ڕشوە. ئەشێ مناڵەکان فێر بکەین هەدیە و بەرتیل جیاوازن لە یەک. هەدیە ئەتوانین بگرین بەڵام بەرتیل نادروسە. ئەبێ مناڵ بزانێت کە پوڵ ئەتوانێ خزمەتی پێ بکرێت، ئەتوانێ کۆ بکرێتەوە،
ئەتوانێت سەبر تەولید بکا و وردە بە وەسیلەی سەبر پوڵ بندێتە سەری یەک و ئارەزۆی قەویتری پێ بەراورد دەبێت. بۆیە ئەکرێ مناڵەکانمان فێری قولەک بکەین، فێری اقتصاد و میانەڕەوی بکەین کە هەڵە خەرج نەون و خەرج بە ئەولەویەت بکەن. فێریان بکەین پوڵێکە هەسیان دروست خەرجی بکەن. ئەگەر مناڵێک پارەیەکی هەست باشتر واسە جار و بار پارەی هەفتەیەک لە ئەوڵی هەفتەوە بدەینە مناڵەکە بێژین ئەوە پوڵی ئەم هەفتە با لە باخەڵتاوێ تا ئەگەر غەڵەت خەرجی کرد 4 ڕۆژی هەفتە بێ پوڵ بمێنێت و بزانێ اقتصاد لە مەخارجە ئەتوانێ کۆمەککار و یارمەتی کاروێت و ئەگەر ئەزانن نازانێ ئەو اقتصادە بەکاربێنێ ئەبێ بوونە مشاور و توێژەری هەر لە مناڵیوە دروست پوڵ خەرجکردنی پێ فێرکن. پوڵ ئەتوانێت یارمەتیکاری ڕەفیقەکانمانوێت بە وەسیلەی قەرزداین و ئەمانەت ئەتوانین کۆمەکی کەسانێک بکەین ئەمڕۆ پوڵ نییە لە دەستیانە و لە داهاتووە دەستیانەکەوێت. زۆر کەس ئەمڕۆ پوڵ نییە لە دەستیا مانگێکی تر ئەگەیەتە دەستی، بەڵام ئەمڕۆ نیازێکی هەست بە پوڵی پەسەندازکریایی ئێمە ئەتوانێت بەرتەرەفیکا و ئەگەر ئەم پوڵە ئەم یەک مانگە نەگەیە بە ئەو ڕەنگە ددانێکی نەخۆشینێکی بێعیلاج بمێنێتەوە و لە بین بچوات و ئەو وەختە ئێمە ئەبینین پەسەندازی ئێمە ئەیتوانی یارمەتی بکە و نەمان کردو کەوابوو مناڵەکانمان فێری پەسەندازکردن و قەرزکردن و قەرزدانەوە بکەین کە پوڵ ئەتوانێت بەم شێوە بەبێ ئەوە لە بین بچوات یارمەتیکاری هاوسێ و دەراوسێ و ڕەفیقەکانمانوێت. ئەبێ بە مناڵەکانمان ئاگاداری بدەین کە پارە زۆر خاوێن نییە. پارەیەکە ئەمڕۆ ئەگەیەتە دەستی ئێمە سەدان دەستی تر دەست بە دەستیان کردووە و ئالوودەیە. پارە ئەگەر دەستی زۆر ئەناسێ و هەر دەستێک بە پیسی جێبەجێ بکات ڕەنگە وەختێ بگێت ئێمە نەخۆشینی پێوەوێت و نەخۆشین لە لای ئێمەی چۆبا بۆ کەسی تر. بۆیە ئەبێ مناڵەکانمان خۆمان فێربووین پارە تەمیز نگاداری بکەین، نەیدڕێنین، شتی پێوە نەنووسین، گەمەی پێ نەکەین، نەیکەینە بێخی دەیانمانە و کارێلێکی ترکە پێی ئەکرێت پێی نەکەین لەبەرچی لەبەر ئەوە پارە ئەبێت هەم تەمیز نگاداری بکرێت و هەم تەمیسیش نیە وەختێگێتە دەسی ئێمە. پارە علامەتی ئستقلالی سەرزەمینێکە، پارەی هەر سەرزەمینێک کزوێت ئەو ملەتە باش ژیان ناکەن. ڕشتی اقتصادی هەر ملەتێک بە وەسیلەی پارەی ئەو ملەتە خۆی نیشانەدات. بۆیە ئەبێ پارە هەم لە لامان محتەرەمێت و هەم بۆ ڕشتی اقتصادی مەملەکەتەکەیشمان یارمەتیکاری پارەی مەملەکەتەکەمانوین بە لەبین نەبردنی. ئەشێ مناڵەکانمان فێری اقتصاد بکەین، ئەشێ فێری نەزمی پارە خەرجکردن بکەین. کوڕێکی جوان و کچێکی جوان کە داواکاری زۆرە لە باوکودایکی و باوکودایکی هەمیشەیەژن ئەم مانگەکەی تر با جارێکی تر ڕەنگە تێنەگات. ئەتوانین پارەی ئەم مانگە کە قەرارە پێداویستیەکانی ئەم مانگەی پێ جێبەجێکەین بیدەینە دەستی گەنجێک لە ماڵا و ئێمە ئەو بکەینە حەساودار و بۆ هەر خەرج و مەخارجێک لە ئەو داوای پارە بکەین تا ئەو بزانێ بڕێ پارەکە ئەدرێ بە ئەو چۆن تا ئاخری مانگ بە خواردن بە پوڵی بەرق بە پوڵی ئاو بە پوڵی سەفەر و نەخۆشین و شتەکانی تر تەواو ئەوێ و ئەگەر دروست خەرجی نەکات چۆن بەر لە تەواوبوونی مانگ ئەبێ لە دۆست و ڕەفیق داوای قەرز بکەین. ئەمڕۆ پارە بەرەو ئلکترۆنیک بوو نەچوات. لە جیهانی مدڕنا لە زووە پارە بووەسە کارت و خەڵک پارە جێوەجێ ناکەن. لە وڵاتی ئێمەیچا خەریکە دەست پێکات بانگمان هەست پوڵی ئلکترۆنیکمان هەست و ڕەنگە لە دەراوسەکانمانە ئەمە زۆر ڕەنگی نەداوێتەوە، بەڵام پێویستە ئێمە پارەی ئلکترۆنیکیش لە مەودووە ئاشنا بووین و بتوانین بەبێ ئەوە دەست بدەینە قەی پارەوە و ئەو پارەکە ئالوودەگی وا پێوە بینینە باخەڵمان بە وەسیلەی کارتێک و بە وەسیلەی سیستمی ئلکترۆنیکی ساودوان مامەڵە بکەین و پوڵ بدەین و حەقی خۆشمان وەربگرین بەبێ ئەوە پارەمان بێت. ئەوە یەکە ئەبێ مناڵەکانمان بە پارەی ئلکترۆنیک لە جیهانی خارجا و لە جیهانی داخڵا و بە حزور لە بانکە تەکی بانک و پارەی ئلکترۆنیکە وەکو مافێک ئاشنایان بکەین. هیوادارم بێپارەیی ڕوو بە هیچ ماڵێک نەکات و پارەی هیچ وڵاتێک کز نەبێت چون کزی پارەی هەر وڵاتێک
کزی و قورسی ژیانی ئەو میلەتەیە. هیوادارم هەموو کات شاد و بەختەوەر بن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.